سەرەتا بەخێربێن ئێمە ئەمڕۆ بۆ یەکەم جار لە دوای کردنەوەی ناوچەی پیشەسازی هەڵمەتی ڕژانی دژە ڤایرۆسی کۆرۆنەمان دەست پێ کردووە بە حکمی ئەوەی لەوە پێشتر چۆڵ بۆ کەسییان نەبووە ئێستا هاوڵاتیان ئۆتۆمبیلەکان هاتوشۆیەکەن و ئەم هەڵمەتە لە بڕواری دەیسیەوە ئێمە دەستمان پێ کردووە بە سەرپەرشتی بە ڕێژیداری گەرمیان و هەموو قایمقامی قەزاکان و بەڕێبەری ناحیەکان لە سنووی بەڕێبەراتیمان و ئیداری گەرمیان ئەم هەڵمەتی ڕشانی دەرمانمان دەست پێ کردووە و لە هەموو ناوچەکان و هەڵمەتەکە کۆتایی پێ نهاتەوە و بەرداوامیش دەبێن. ئەمڕۆ ئێمە لیژنەی ناوچەی پیشەسازی کەلار داوامان کردووە لە ئیداری گەرمیان و بەرگری شارستانی گەرمیان بە سوپاسەوە ئەوانی شاتن بەگوێرت بەدەمی داواکاریەکەی ئێمەوە هەڵسان بە ڕژانکردنی دەرمانی بۆ هەموو ناوچەی پیشەسازی بۆ لەم دەردووبەڵایی کە هاتووەتە ئەم وڵاتانەوە ئێمە دەستخۆشیان لەکەین بە حقیقەتیشێکی جوانیان بۆ ئێمە کرد سوپاسیانەکەین ئەم دەرمان ڕێژش دیارە بۆ یەکێکە بەرگری بۆ هەموو میکرۆبێک لە ناوچەی پیشەسازی ئێمەش وەکو لیژنەی پیشەسازی دەستخۆشی لە ئیداری گەرمیان و بەڕێوەبەراتی شارستانی گەرمیانەکەین. مۆڵەتی دوکانەکان ئێمە بە پێی پێویست کۆنتاکتێکمان کردو لەگەڵ قایمقامەتی کەلارە ئەوانەی کە پێویست بن ڕۆژانە بۆ کار ئاسانکردنی هاوڵاتیان ئێمە پسولەیەکیان نەدەینێ بە پێی پسولەکە بزان ئەو پیشەوەرەیە ئەو دوکان ناتوانێت ڕۆژانە چەند کاژمێر ئیش بکە بە گوێرەی کاژمێر کاتیان نەدەینێت توانین ئیش بکەن لە ناوچەی پیشەسازی کەلار.